إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إيمان داران، سلام و رحمة و مهرباني خدای پروردگار برژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمانگێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. بێگومان ئینسان لەو دنیایەدا پێویستی بە سەرمەشقێک هەیە بۆ ئەوەی کە تەماشای کات و بۆ ئەوەی کە شوێنی کەوێت. باشترین کەسانێکیش کە ئینسان بیان کاتە سەرمەشقی خۆی لەو دنیایەدا شوێنیان کەوێت و چاویان لێ بکات و بە ڕێگا و ڕێبازی ئەواندا بڕوە، بریتین لە پێغەمبەرانی خوای پەروەردگار، سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. چونکە خوای پەروەردگار پێغەمبەرانی بە تایبەت هەڵبژاردوون و بە تایبەت خوای پەروەردگار پەیامی خۆی پێدا ناردوون، شیاوی ئەوەن کە خوای گەورە هەڵیان ببژێرێت و پەیامی خۆی بۆ پێغەمبەرانەدا بۆ ئێمە بنێرێت. کەسانێکی ئەمین و دەستپاک بوون، کەسانێکی ڕەوەش بەرز بوون، کەسانێکی ئیمانداری ڕاستەقینە بوون. بۆیە خوای گەورە ئەوانەشی لە قورئاندا ناوی 25 پێغەمبەری باس کردووە بۆ ئێمە، سیفەتەکانی و ئاکارەکانی و ڕێگە و ڕێبازەکەی بۆ ئێمە باس کردووە، بۆ ئەوەی کە ئێمە شوێنی ئەو پێغەمبەرانە بگرین و بۆ ئەوەی بە سیفەتەکانیان کاریگەر بین و هەروەها شوێنیان کەوێن. بەڵێ یەکێک لەو پێغەمبەرانەی کە ئێمە ساڵانە سونەتەکەی زیندوو دەکەینەوە، خوای پەروەردگار بۆمانی باس کردووە و ئەمری کردووە کە شوێنی بکەوین، بریتیە لە ئیبراهیم پێغەمبەر، سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. بۆیە خوای گەورە دەفەرمێ: ثم أوحينا إليك أن اتبع ملة إبراهيم. پاشان ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەی ئومەتی محەممەد، خوای پەروەردگار فەرمانی کردووە، سروشتی کردووە گەوەی کە ئێمە شوێنی ڕێگا و ڕێبازی ئیبراهیم پێغەمبەر کەوێن، سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت. ئەو ئیبراهیمە حەنیفەن، ئەو ئیبراهیمە یەکتا پەرست بووە لە ژیانیدا، لەسەر دین و ئاین و ڕێبازێکی پاک بووە، لەسەر یەکتا پەرستی ژیاوە. وما كان من المشركين، هەرگیز هاوبەشی بۆ خوای پەروەردگار بڕیار نەداوە. بۆیە لەبەر ئەو سیفەتە بەرزانە خوای پەروەردگار ئەمر بە ئێمە دەکا کە ئێمە شوێن ڕێگا و ڕێبازی ئەو پێغەمبەرە بکەوین، سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت. بۆیە خوای گەورە دەفەرمێ: فاتبعوا ملة إبراهيم حنيفا وما كان من المشركين. شوێن ڕێگا و ڕێبازی ئەو ئیبراهیمە بکەون کە لەسەر یەکتا پەرستی بووە و هەرگیز هاوبەشی بۆ خوای پەروەردگار بڕیار نەداوە. بۆیە بە کورتی هەندێک لە سیفەتەکان و ئاکارەکانی ئیبراهیم پێغەمبەر باز دەکەین، چونکە خوای گەورە فەرمانی کردووە کە ئێمە شوێن ڕێگا و ڕێبازەکەی بکەوین. بزانین هەندێک لەو سیفەت و ئاکارە بەرزانەی کە هەیبوون، ئەو سیفەتانە کامانن بۆ ئەوەی ئێمەش خۆمان بڕازێنینەوە بەو سیفەتانە و ئەوانە بکەینە سەرمەشقی خۆمان و لە ژیانی ڕۆژانەماندا تەماشایان کەین. یەکەم لە سیفەتی ئیبراهیم پێغەمبەر، سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت، ئەوە بووە کە هەمیشە ملکەتی فەرمانەکانی خوای پەروەردگار بووە، سوپاس گوزار بووە بەرامبەر بە ناز و نیعمەتەکانی خوای گەورە. خوای پەروەردگار بۆمان باسی ئەو پێغەمبەرە ڕەوشت بەرز و ئەو پێغەمبەرە پایە بەرزە دەکات. دەفەرمێ: إن إبراهيم كان أمة قانتا لله.
بەڕاستی و بەتەئکید ئیبراهیم خۆی تەنیا ئومەتێک بوو، ئیمام و پێشەوایەک بوو لە چاکەدا خەڵکی ناو موسڵمانان شوێنی کەون. ئەو ئیبراهیمە بەچی بۆ ئومەتێک، بەچی بۆ پێشەوا و هەروەها بەچی بۆ ئیمامی ئێمە کە ئێمە دەبێت تەماشایکەین بەهۆی ئەو سیفەتە بەرزانەوە. قانیتەن لله، ئەو هەمیشە ملکەچی فەرمانەکانی خوای گەورە بوو. خوای پەروەردگار کاتێک فەرمانێکی پێدەکرد یەکسەر هەوڵی دەدا کە ئەو فەرمانە جێبەجێ بکە. خوای گەورە فەرمانی پێکرد بەوەی کە کوڕەکەی خۆی سەر ببڕێت، هەوڵی دا ئەو خەوە و ئەو بڕیارە جێبەجێ بکات. ئەنجام حەنیفەن، ئەو هەمیشە لەسەر دینێک و ئاینێکی پاک بوو، هەمیشە یەکتاپەرست بوو لە ژیانیدا، هەرگیز هاوبەشی بۆ خوای پەروەردگار بڕیار نەدا. وەلەم یەک من المشریکین، ئەو هەرگیز ڕۆژێک هاوبەشی بۆ خوای گەورە پەیدا نەکرد. ئەنجا شاکیڕەن لئەنعومه، سیفەتێکی دیکەی ئەوە بووە کە شوکرانە بژێری ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار بووە، واتە ئەو نیعمەتانەی خوای گەورە پێیدا بوون هەوڵی دەدا کە لە ڕەزای خوای پەروەردگار لە ڕەزای خوای گەورەدا بەکاریان بێنێت. ئەو نیعمەتانەی خوای گەورە پێیدا بوون ئەویش لە ڕەزامەندی خوای گەورەدا بەکاری دەهێنان، لە چاکەکاریدا بەکاری دەهێنان. ئەو ناز و نیعمەتە و سیفەتە بەرزانە خوای گەورە پێیدا بوون ئەویش هەمیشە لە خزمەتی ڕێبازی خوای گەورە و فەرمانەکانی خوای پەروەردگاردا بووە. بۆیە خوای گەورە سەرنجام ئیجتەباه، ئیبراهیم بوو بە شیاوی ئەوەی کە خوای گەورە هەڵی ببژێرێ. خوای گەورە هەڵی بژارد، کردی بە پێغەمبەر، کردی بە ئومەتێک و ئیمام و پێشەوایەک کە ئێمە چاوی لێ بکەین. وهداه إلى صراط مستقیم، خوای پەروەردگار بۆ ڕێگا و ڕێبازێکی ڕاست ڕێنمونی کرد. ئەها ئینسان کە چاکەکار بوو، ئینسان کە لە خزمەتی خوای گەورە و فەرمانەکانی خوای گەورەدا بوو، خوای پەروەردگاریش ئەو کەسە ڕێنمونی دەکات لە ژیانی دنیادا. بۆچی؟ بۆ چاکەکاری. ئەنجا وئاتەیناه فی الدنیا حەسەنە، خوای گەورە چاکەی لەگەڵ ئیبراهیمدا کرد و هەڵی بژارد هەر لە دنیادا چاکەی لەگەڵدا کرد. ئەنجا وئینەه فی الآخرة لمن الصالحین، لە ڕۆژی قیامەت و لە دوا ڕۆژیشدا ئەو لە پیاو چاکان و لە پیاو ساڵحاندایە، لە ڕیزی پیاو چاکاندایە بگرە، پێشەوا و پێشەنگی پیاو چاکانە لە ڕۆژی قیامەتدا. خوای گەورە بمانگەڕێ لەو جۆرە کەسانە. کەواتە یەکەم سیفەتی ئەوە بووە کە ملکەتی خوای گەورە بووە و سوپاسگوزار بووە بەرامبەر بە ناز و نیعمەتەکانی خوای تەعالا. دووهەم لە سیفەتی ئیبراهیم پێغەمبەر پیاوێکی سەخی و دڵکراوە بووە، پیاوێکی میوان دۆست بووە، هەمیشە لە چاکەکاریدا پێشەنگ بووە. خوای گەورە بۆمان باسی میوانداری ئیبراهیم دەکا کاتێک کە فریشتەکان دێن دەبنە میوانی، یەکسەر دێ میوانداریان دەکا و گوێرەکەیەکیان بۆ سەر دەبڕێت و فەرموویان دەکات بۆ ئەوەی کە نان بخۆن، بەڵام ئەوان دواتر دەزانێت کە فریشتەن و نان ناخۆن. بۆیە خوای گەورە بۆمان باز دەکات هەل ئەتاکە حەدیث ضەیفی ئیبراهیم المکرەمین، ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەی ئومەتی پێغەمبەر، پێتان گەیشتووە و بیستوتانە ئەو میوانداریەی کە ئیبراهیم لەو میوانە بەڕێزانە کردی، واتە ئێوەش بەو شێوازەیە بن. ئەوە دەنگ و باسێکە خوای گەورە بۆمان باز دەکات بۆ ئەوەی کە ئێمەش شوێنی بکەوین و هەروەها چاوی لێ بکەین. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت إن الله تعالى جواد يحب الجود، خوای پەروەردگار بەخشندەیە، کەسانی دڵکراوە و سەخی و بەخشندەشی خۆش دەوێن. وهروها ويحب معالي الأخلاق، خوای پەروەردگار ئینسانی ڕەوشت بەرزی خۆش دەوێت. ئینسانێک کە ڕەوشتی جوان بێت، ڕەوشتی بەرز بێت، خوای گەورە ئەو جۆرە کەسانی خۆش دەوێت. بۆیە بیشری کوڕی حاریس دەفەرمێت هیچ سیفەتێک لە لای من خۆشەویستتر و چاکتر نییە لە کار و کردەوەی ئینسان لە سەخاوەت و هەروەها لە دڵکراوەی ئینسان. جونەیدی بەغدادی دەفەرمێت چوار شت هەیە کە ئینسان بەرز دەکاتەوە. ئەگەر ئینسان علم و زانست و زانیاریشی کەم بێت، بەو چوار سیفەتە ئینسان بەرز دەبێتەوە. چونکە جاری وا هەیە ئینسان علمی هەیە، بەڵام ئەگەر خوڕەوشتی بەرزی لەگەڵ نەبێت، بەڵام ئەگەر ڕەوشت بەرزی و عەمەلی لەگەڵ نەبێت، ئینسان لە جیاتی ئەوەی پێی بەرز بێتەوە لەسەری قەرزدار دەبێتەوە، خوا پەناماندات. ئینسان بەو چوار سیفەتە بەرز دەبێتەوە وەلەو کە علمیشی کەم بێت. هەر چۆنێک هەبێت ئەو چوار سیفەتەی تێدا مەوجود بێت، بەرز دەبێتەوە لە لای خەڵک و لە لای خوای پەروەردگاریش.
یەکەمینیان ئینسان کە لەسەر خۆ بێت و تەحەمولی هەبێت، دووهەمینیان ئینسان کە خۆ بەکەمگر بێ و تەواضوعی هەبێت، سێیەمینیان ئینسانێکی سەخاوەتمەند و دڵکراوە بێت، چوارەمینیشیان ئینسانێکی ڕەوشت بەرز بێت. ئەو چوار سیفەتە لە هەر کەسێکدا هەبن دەفەرمێ ئینسان بەرز دەکەنەوە و ئەو کەسە خۆشەویست دەکەن و بەرزی دەکەنەوە. بەڵێ سێهەم لە ئاکار و لە ڕەوشتە بەرزەکانی ئیبراهیم پێغەمبەر ئەوە بووە کە پیاوێکی ئارامگر بوو لە پێناوی خوای پەروەردگاردا. ئەو بووە کەسێک بوو کە لە پێناوی گەیاندنی پەیامی خوای پەروەردگار و جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورەدا ئینسانێکی بە سەبر و ئارامگر بوو. بۆیە گوتراوە سەبر نیوەی ئیمانە. ئینسان ئارام بگرێت لەسەر فەرمانەکانی خوای پەروەردگار، ئارام بگرێت لەسەر نەکردنی حەرام و نەشکاندنی قەدەغەکراوەکان، ئارام بگرێت لەسەر بەڵام موسیبەتەکان، ئەوە بریتیە لە نیوەی ئیمان. ئەو پێغەمبەرە پایابەرزە پێشەنگی ئێمە بوو لە ئارامگەری. بۆیە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ فاصبر كما صبر أولو العزم من الرسل. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئارام بگرە هەروەکو چۆن پێغەمبەرانی ئولو العزم ئارامیان گرت لە پێناوی خوای پەروەردگاردا کە یەکێک لەوانەی ئولو العزم بوون ئیبراهیمە سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. بەڵێ ئەو ئارامگر بوو لە کاتێکدا کە لە مەککە لە کاتێکدا کە چۆلەوانی بوو، هیچ کەسێکی لێ نەبوو، ئاوەدانی لێ نەبوو، خێزان و منداڵێکی ساوای بە فەرمانی خوای پەروەردگار لەو چۆلەوانیەدا جێهێشت. ئەو ئارامگر بوو، ئامادە بوو کە کوڕەکەی خۆی سەر ببڕێ لە پێناوی خوای پەروەردگاردا. بەڵام ئینسان مسلمان هەیە ئەو ڕۆ ئامادە نییە، تەنانەت لە هیچ شتێکی کەم نییە حیوانێکیش لە پێناوی خوای گەورەدا سەر ببڕێت. ئەو ئامادە بوو کوڕەکەی خۆی سەر ببڕێت، ئارامگر بوو، دانی بە خۆی داگرت بۆ ئەوەی کە فەرمانی خوای پەروەردگار جێبەجێ بکات. بۆیە خوای گەورە کردیە پێشەنگ، بۆیە خوای گەورە هەڵی بژارد شیاوی ئەوە بوو لەبەر ئەو سیفەتە بەرزانەی کە دانی بۆ خۆی داگرت. وەختێک خستیانە ناو ئاگر فەرمووی حەسبونا الله ونعم الوەکیل، ئارامگر بوو لە پێناوی خوای پەروەردگاردا. بزانە ئەو سیفەتە بەرزانە، ئەو پێغەمبەرە پایە بەرزە خوای گەورە کردوویە بە پێشەنگ بۆ ئێمە، ئەو ئارامگر بوو لە پێناوی خوای پەروەردگاردا. بۆیە خوای گەورەش هەڵی بژارد هەر کەسێک ئارامگر بێت لەسەر فەرمانی خوای گەورە، لەسەر جێبەجێکردنی فەرمانی خوای گەورە، لەسەر نەکردنی حەرام و نەخواردنی حەرام، لەسەر بەڵاو موسیبەت، خوای گەورە دەفەرمێت إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. خوای پەروەردگار پاداشتی ئینسانی ئارامگر دەداتەوە بەبێ حیساب، بەبێ ژمار. هەندێک لە کردەوەکان پاداشتیان دیارە، بەڵام سەبر و ئارام ئەوەندە گەورەیە خوای گەورە بەبێ حیساب و کتاب و هەژمار پاداشتی ئەو کەسە دەداتەوە کە ئارامگرە لە پێناوی خوای پەروەردگاردا. خوای گەورە بمانگەڕی لەو جۆرە کەسانە. چوارەم لە سیفەتەکانی ئیبراهیم پێغەمبەر ئەوە بووە کە پێشەنگ بووە لە خۆشەویستی لە پێناوی خوای پەروەردگاردا و لە ڕق لێبوونەوە لە بتپەرستی و لە بێباوەڕان، پێشەنگ بووە لە وەلا و بەڕائدا. ئەوەتە خوای گەورە بۆمان باز دەکات قەد کانت لەکم ئوسوة حەسەنە فی ئیبراهیم. کاکە لە ئەو پێغەمبەرە پایە بەرزەدا لە ئیبراهیم پێغەمبەر سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت پێشەنگی و سەرمەشقیەکی زۆر جوان هەیە موسڵمانان. ئەویش ئەوەیە قەد کانت لەکم ئوسوة حەسەنەة فی ئیبراهیم والذین معه. لە ئیبراهیم پێغەمبەردا و لە سیفەتە بەرزەکانیدا و لەوانەشی کە لەگەڵی دابوون لە ئیمانداران، ئەوانەی کە ئیمانیان پێهێنا بوو. إذ قالوا لقومهم، ئەو کاتەی کە بەگەلەکەی وت ئیبراهیم گوتی إنا براء منكم ومما تعبدون من دون الله. من بەریم لە چی؟ لەوەی کە ئێوە دەیپەرستن، من دوورم لەوەی کە ئێوە دەیپەرستن وەلەو بتانەی کە لە جیاتی خوای گەورە دەیپەرستن و لە خۆتان ئەی بێ باوەڕان ئەی موشریکەکان. بۆیە سەرمەشقی هەیە لە چیدا؟ لە وەلا و بەڕائدا، لە خۆشەویستی لە پێناوی خوای پەروەردگاردا لەو پێغەمبەرە پایە بەرزەدا. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن أوثق عرى الإسلام، بەهێزترین گرەی ئیسلامەتی چییە؟ ئەوەیە کە ئەن تحب في الله وتبغض في الله. لە پێناوی خوای گەورەدا هەر کەسێکت خۆش دەوێت، لە پێناوی خوای گەورەدا خۆشت بوێت، ڕقیشت لێ دەبێتەوە
لە پێناوی هیچ شتێکدا نەبێت، لە پێناو ڕزا و ڕزامەندی خوای پەروەردگاردا نەبێت. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من أحب لله وأبغض لله، هەر کەسێک خۆشەویستی لە پێناوی خوای گەورە بێت، ڕق لێبوونەوەی لە پێناوی خوای پەروەردگار بێت، وأعطى لله ومنع لله، بەخشین و نەبەخشینی لە پێناوی خوای گەورەدا بێ، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فقد استكمل الإيمان، ئەو کەسە ئیمانی تەواو بووە، ئەو کەسە مسلمانێکی کامڵ و تەواوە کە خۆشەویستی لە پێناوی خوای گەورە بێ و ڕق لێبوونەوەشی لە پێناوی خوای پەروەردگاردا بێت. ئەوڕۆ ئینسان هەیە و مسلمان هەیە و خەڵک هەیە کەسانێکی خۆش دەوێ و سەریان دەخات، کەسی بڕوایان هەر بەخواش نییە، کەچی ئەو نوێژ و ڕۆژوەی کە ئەو دەیکات بڕوایان بنوێژ و ڕۆژەکەی ئەویش نییە، ئەو ڕێبازەی کە تۆ شوێنی کەوتووی بڕوای بە ڕێبازەکەی تۆ نییە. ئینسان هەیە گوێی لەوە نییە لە پێناوی خوای گەورەدا چاکە کارە یاخود خراپەکارە، لە پێناو مەسلحەتی خۆ و بەرژەوەندی خۆیدا ئەو کەسەی خۆش دەوێت و سەری دەخات. دەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسە ئیمانی تەواوە کە خۆشەویستی و ڕق لێبوونەوەی لە بەرخاتری ڕەزامەندی خوای پەروەردگار و لە پێناوی خوای پەروەردگاردا بێت. ئیبراهیم پێغەمبەر سەرمەشقی ئێمەیە لە وەلا و بەڕائەدا لە خۆشەویستی لە پێناوی خوای پەروەردگاردا. مسلمانان چاو لەو پێغەمبەرە پایە بەرزەکەن، ئەگەر دەتانەوێت مسلمانی تەواو بن ئەو پێغەمبەرانە سەرمەشقی ئێوەن، دەی ئەوانە ئەوە سیفەتە بەرزەکانیان بووە. پێنجەم لە سیفەتەکانی ئەوە بووە کە هەر بڕیارێک خوای گەورە پێی فەرموو بێت ئەو بڕیارەی جێبەجێ کردووە. بۆیە خوای گەورە دەفەرمێ وئیبراهیم الذی وەفا، ئەو ئیبراهیمەی کە زۆر وەفادار بوو بە بڕیارەکانی خوای پەروەردگاردا، هەر بڕیارێکی پێوترا بە لە پێناوی خوای پەروەردگاردا بە فەرمانی خوای پەروەردگار بڕیارەکەی جێبەجێ دەکرد. وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات فأتمهن، خوای پەروەردگار تاقی کردەوە بە چەند بڕیارێک بە چەند فەرمانێک فأتمهن، ئیبراهیم هەموویانی جێبەجێ کرد وەکو ئەوەی کە خوای پەروەردگار فەرمانی پێکرده بوو. شەشەم و کۆتا هەمین کە باسی بکەین لە سیفەتەکانی ئەو پێغەمبەرە پایە بەرزە ئەوەیە ئینسانێکی دڵپاک بوو. بۆیە خوای گەورە باسی دەکات وإن من شيعته لإبراهيم إذ جاء ربه بقلب سليم، باسی ئیبراهیم پێغەمبەرمان بۆ دەکات بەوەی کە دڵێکی ساغ و سەلامەتی هەبوو، دڵەکەی زۆر پاک بوو. ئەو دڵە پاکە کامەیە و دەبێ ئینسان چۆن بێت؟ ئەو دڵە پاکە و دڵی پاک ئەوەیە کە ئینسان لە بەرامبەر خوای پەروەردگاردا دڵی پاک بێ لە شیرک و کوفر و خراپەکاری، دڵی پاک بێ لە شوبهات لە شەهەوات، ئەنجا لە بەرامبەر خەڵکدا دڵی پاک بێ لە بغز و حەسادەت، دڵی پاک بێ لە هەرچی خراپە هەیە، حەز بە قازانجی خەڵک بکات، حەز بە خۆشی خەڵک بکات، خۆشی خەڵک و چاکەی خەڵکی بوێت، دڵسۆز بێ بەرامبەر بە کۆمەڵگاکەی، ئەو کەسە دڵێکی پاکی هەیە. هەر کەسێک ئاوا بێ ئەو کەسە دڵپاکە، هەر کەسێکیش ئەو قەلبە سەلیمەی هەبێ بێشک ئینسانێکە کەسێکی باشتیە و بەندەیەکی ڕاستەقینەی خوای پەروەردگارە. بۆیە عەبدوڵڵای کوڕی عەمر بۆمان دەگێڕێتەوە پرسیار کرا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی الناس ئەفضل، ئەی پێغەمبەری خوا کام کەسە لە هەموو کەسێک باشتر و چاکترە؟ پێغەمبەر لە وەڵامدا فەرمووی صلی الله عليه وسلم كل مخموم القلب صدوق اللسان، هەر کەسێک دووشتی باش بێت ئەو کەسە چاکترینی کەسە. یەکەم زمانی پاک بێ و زمانی چاک بێت، دووەمیان دڵێکی باش و چاک و سەلامەتی هەبێت وەکو کە باسمان کرد. گوتیان ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئێمە دەزانین ئەو کەسەی زمانی چاک و پاک بێ کێیە، بەڵام مەخموم القەلب چییە؟ کێ ئەو کەسەی کە دڵی ئاوا پاک بێت کە باشترین کەسە؟ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسەیە کە خاوەنی ئەو دڵە بێ هو التەقی، ئینسانێک بێ دڵێکی هەبێت کە ئەو دڵە لە خوا ترس بێت، تەقوادار بێت، حیساب بۆ خوای گەورە و سنوورەکانی خوای پەروەردگار بکات. النەقی دڵێک بێ کە پاک بێ لە بەرامبەر خەڵکدا بغز و حەسادەت و خراپەکاری تێدا نەبێت. ئەنجا پێغەمبەر فەرمووی لا ئیسمە فیه، ئەو دڵەیە کە گوناه و تاوانی تێدا نەبێت، شوێنی گوناه و تاوان نەبێت، پیلان داننێ بۆ ئەوەی کە بەیانی چ گوناهێ بکات و چ زوڵم و غەدرێ بکات، بۆ ئەوەی کە بەیانی چ داگیر کات. لا ئیسمە فیه، گوناه و تاوانی تێدا نەبێت. ولا بەغیە،
وهروها ظلم مستەمی تێدا نەبێت واتە بەدڵ بیر نەکاتەوە بەوەی کە ستەم لە خەڵک بکات نەک بەکردەوە نەیکات بەدڵ بیر نەکاتەوە لە زوڵم و ستەم ئەنجا وەلا غیلە وەلا حەسەد ئەو دڵەیە کە بوغز و حەسادەتی لە بەرامبەر هیچ کەسێکدا تێدا نەبێت پێغەمبەر فەرمووی هەر کەسێکی خاوەنی ئەو دوشتە بێت خاوەنی ئەو دڵە پاکە بێت ئەو کەسە چاکترینی کەسە خۆی گەورە بمانگەڕی لەو کەسانە لە کۆتاییدا دەڵێم ئیبراهیم پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت بەچی بۆ ئیمامێک بەچی بۆ پێشەوای ئێمە بەچی بۆ پێشەنگی ئێمە بەچی بۆ شیاوی ئەوەی خوای گەورە وەسفی بکا بە ئومەتێک بە ئیمام و پێشەوایەک لە خێر و چاکەدا بەچی بۆ شیاوی ئەوەی خوای گەورە بیکات بە پێغەمبەر بەهۆی ئەو سیفەتە بەرزانەوە بەهۆی گوێڕایاڵی خوای پەروەردگارەوە بەهۆی دڵێکی پاک و ساغ و سەلامەتەوە بەهۆی فەرمانبەری بۆ فەرمانەکانی خوای گەورە بەهۆی جێبەجێکردنی فەرمانەکانی خوای پەروەردگار بەو سیفەتە بەرزانە ئاوا خوای پەروەردگار بەرزی کردەوە و هەڵی بژار دەی ئێمەش کە بمانەوێت ئینسانی باش و موسڵمانی چاک و تەواو بین دەبێ بەڕاستی بە ڕێگا و ڕێبازی پێغەمبەراندا بڕۆین دەبێ سیفەتی پێغەمبەران لە خۆماندا جێبەجێ بکەین و چاویان لێ بکەین و بیان کەینە سەر مەشقی خۆمان ئەو سیفەتانەی ئەوانی پێبەرز بوونەوە دەبێ ئێمەش ئەو سیفەتانە لە خۆماندا بکەینە کردار بۆ ئەوەی کە ئێمەش بەرز بینەوە دەبێ بەگشتی ئیسلام لە خۆماندا بەرجەستە بکەین ئەو جا موسڵمانی تەواوین دەبێت چاو لەو پێغەمبەرانە بکەین سنەتی ئەو پێغەمبەرانە زیندووکەینەوە بە ڕێگا و ڕێبازیاندا بڕۆین ئەو جا ئینسان موسڵمانێکی تەواوە و ئەو جا ئینسان پارێزراو دەبێت لەسەر لێ شێواوی و لە گومڕابوون خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆت داوات لێ دەکەین کە وامان لێ بکەی کە شوێن پێغەمبەران کەوین شوێن ڕێگا و ڕێبازی پێغەمبەران کەوین سنەتی ئەو پێغەمبەرە بەرزانە زیندوو بکەینەوە یا ڕەبی خۆیان یەن هیدایەتمان دەی یا ڕەبی خۆیان بە ئیمانەوە بمان ژێنی لەسەر چاکە بمان ژێنی لەسەر ڕەوشت بەرزی بمان ژێنی لەسەر ئیمان و ئیسلامەتی بمان ژێنی لە ڕۆژی قیامەتیشدا بە ئیمان و توێش و عەمەلی ساڵحەوە زیندومان کەیەوە لە خزمەتی ئەو پێغەمبەرە پایە بەرزانەدا زیندومان کەیەوە خوایە بۆ خاتری ناوە جوانەکانت داوات لێ دەکەین یا ڕەبی خۆیان بە دیداری ئەو پێغەمبەرە پایە بەرزانە شادمان کەی وامان لێ بکەی کە لە دنیادا شوێنی ئەو پێغەمبەرانە بکەوین بۆ ئەوەی لە قیامەتدا بیان بینین و بە دیداریان شاد بین خوایە لەگەڵ پێغەمبەردا صلی الله علیه وسلم لە بەهەشتی پانوبەرینی خۆتدا کۆمان بکەیەوە یا ڕەبی خوایە گیان لە ناخۆشی و ناڕەحەتی دەشتی مەحشەر و لە ئاگری دۆزەخ پارێزراومان کەی هەمومان بەیەکەوە لە بەهەشتی پانوبەرینی خۆتدا کۆ بکەیەوە آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين